بسم الله الرحمن الرحيم لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 26 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بە مەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئەوەی ئازی سوودی لێوە بگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم مثلهم كمثل الذي استوقد نارا فلما أضاءت ما حوله ذهب الله بنورهم وتركهم في ظلمات لا يبصرون صم بكم عمي فهم لا يرجعون. بەڵە خۆشەویستان لە دوای ئەو چەند ئاەتێکەوە خوای گەورە سوبحانەوە وتەعالە باسی لە کەسانێکی دووڕوو منافق کرد، چەندین صفاتیانی باس کرد و هەروەها بەو کارەیان کەوا دەیکەن چەندە خەسارت مندن. جا خوای گەورە سوبحانەوە وتەعالە نمونەمان لۆ دەیتەوە، نمونە لە بۆ کەسانێکی منافق. دیارە نمونە هینانەوە لە قورئانی پیرۆز لێرە و لە چەندین جێگای دیکە خوای گەورە میثال و نمونەی هینایتەوە. نمونە هینانەوەش دیارە لە بۆ ئەوەیەکەوە وەکو ئوسلوبێکە لە ئەسالیبی تەوضیح و ڕوونکردنەوە، کاتێکەوە شتێکی معنەوی تەشبیه دەکرێ بە شتێکی حسی مادی. چکە عادەتەن شتی مادی و حسی ئەوەی کەوا دەبیندرێ زیاتر دەرچی پێ دەکرێت، زیاتر خەڵکی تێیدەگا. ئیتر شتە معنەویەکان کاتێکەوە میثالی مادیان لۆ دەهێنرێتەوە لە بۆ ڕۆنبوونەوەی ئەو قەزیانەیە. یعنی کەسی منافق حاڵی کووە کاتێکەوە هیدایەتی گۆڕیتەوە بە ئیمان، کاتێکەوە شتێک بە دیاردەیەخی لە دڵ و دەرونیشیدا شتێکی دیکە هەیە، حاڵیان کووە. ئیتر خوای گەورە سوبحانەهو وتەعالە بەو شێوەیە لێرە و لە چەندین جێگایت کە میثالمان لۆ دەینەوە لە قورئانی پیرۆز وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. چەندین نمونە دەینەوە خوای گەورە سوبحانەهو وتەعالە تاوەکو خەڵکی بیر بکەنەوە، تاوەکو تێبگەن ڕوون و ئاشکرابی قەزیەکە لە پێش چاویان. ولسورة العنكبوت خوای گەورە سوبحانەهو وتەعالە عینی کە باز لە میثال و نمونە هینانەوە دەکاتن، دەفەرمێ وما يعقلها إلا العالمون، کەسانێکی زانا تێیدەگەن. لۆیە مفەسرین ڕەحمەتی خوایان لێ بە تەوفیقی خوای گەورە هاتینە ئەو نمونانەمان لۆشی دەکەنەوە تاوەکو زیاتر لە قەزیەکە تێبگەین. بەو شێوەی کە لێرەشدا خوای گەورە باس لە کەسانێکی منافق دەکا. نمونەی یەکەمیان کە لە بۆ دەینەوە کەوا دوو نمونەیەنەوە، نمونەی یەکەم وەکو زانان دەفەرمون میثال و نمونەیەک بە ئاگر و هەروەها میثال و نمونەی دووەمیش بە ئاو. مثالی یەکەمیان مثلهم كمثل الذي استوقد نارا، نمونەی کەسانێکی منافق وەکو ئەوەیە كمثل الذي استوقد نارا، وەکو کەسێکەوە ئاگرێکی داگیرساندبی، مثلهم كمثل الذي استوقد نارا. جا لێردا ئیستەوقەدە سین و تاءەکە لە بۆ تەلەبە یان لە بۆ تەئکیدە، بە هەردوو شێوە مفەسرین باسییان کردێ. ئەگەر لە بۆ تەلەبی واتە کەسێک بەخۆی دێ داوا دەکا ئاگرێکی لە بۆ هەڵگیرسێنن، کەواتە تەلەبە، سین و تاءەکە لە بۆ تەلەبە. ئیتر کەسانێکی منافق بەخۆیان داوای هاتنی پێغەمبەریان دەکرد صلی الله عليه وسلم. لەبەرەوەی وەکو لە سیرەدا باز دەکرێتن جوولەکەکان بە ئەوس و خەزرەجیەکانیان دەگۆ لە ئەهلی مەدینەی دەیانگۆ پێغەمبەرێک دێ لە ئاخری زەمان، طبعاً ئەوان علمیان پێ هەبوو هەروەکو لەلایەنی پێغەمبەری خۆیان موسا و عەلەیهی سڵات وەسەلام لە ڕێگای تەوراتەوە لەوەیان باس کرابوو کەوا پێغەمبەرێک دێ لە ئاخری زەمان. ئەوەش مواسەفاتەکانیەتی. ئیتر ئەوان جوولەکەکان بە ئەوس و خەزرەجیەکانی مەدینەیان دەگۆ
دەیانگۆ لە ئاخری زەمان پێغەمبەرێک دێ ئێمە شوێنی دەکەوین بەڵام تەبەن وایان دەزانین هەر لە بەنی ئیسرائیلە ئێمە شوێن کەوتەی ئەو دەبین ئیتر سەرکەوتو و سەرفراز دەبین لەگەڵ ئەوان ئێمە دێین ئەنگۆ هەموو لە ناو دەبین کەوا لەسەر شیرکن ئیتر ئەوانیش با بڵێن ئەوس و خەزرەجیەکانیش ئەوانیش بە پەرۆژ بوون ئەو پێغەمبەرە بێ لەوانیش نەبی لە بەنی ئیسرائیل تاوەکو ئەوان شوێن کەوتەی بن ئیتر لێرەدا ئێستەوقەدە زانایان بەو شێوەی لێک کەواتە ئەوان بە خۆیان داوایان دەکرد بە خۆیان داوایان دەکردکەوە ئەو پێغەمبەر بێت تاوەکو شوێن کەوتەی ئەو بن کەواتە مەثەل کەمەثەل الذی استەوقەدە نارەواتە بەخۆی داواکاری ئەو ئاگرە بوو بەخۆی داواکار بوو ئەو نور و ئەو هیدایەتە بێتن ئیتر خوای گەورە بەو شێوەی نمونێ یاخود ئێستەوقەدە وەکو گوتمان سین و تاکە لە بۆ تەئکیدە کەواتە بە تەئکید ئەوان بەبەستیان ئەو ئاگرە بوو کەوا ئەو دەوروبەری خۆیان پێڕوونا بکەنەوە مەثەلهم كمثل الذي استوقد نارا كاتك ناركش بنكرها تواتە نارا عظيمة ئاگرێکی گەورەی داگیرسان دیارە لە دوای ئەو دەفەن فلما أضاءت ما حوله کاتێکەوە ئەو ئاگرێکەوە داگیرسان ئەو دەسەوان کە بەخۆی داگیرسان بە تەئکید یاخود داوای لە خەڵکی کرد بووکەوە لە بۆی داگیرسێنن فلما أضاءت ما حوله کاتێکەوە ئاگرە دەوروبەرەکەی خۆی هەمووی لە بۆ ڕوونا کردەوە هەمووی لۆ ڕۆشن کردەوە لێردا بەڵگەی لەسەروی ئەو کەسە لۆ داوای ئاگر کرد بەڕێوەی بەخۆی لە تاریکی بووە بەخۆی لە تاریکی بووە پێویستی بەو ئاگرە هەبووە تاوەکو لەو تاریچیە بەرچاوی ڕۆشن بیتون و دەوروبەری خۆی ببینی وەکو زانان دەفرنوانێ سەرماز بووبی شەوەکی ساردیش بووبی پێویستی بە ئاگر و حرارەتەکەش هەبووبی پێویست بە گەرمیەکەشی هەبووبی ئیتر کاتێکەوە ئەو ئاگرە دەوروبەری هەمووی لۆ ڕووناکردنەوە فلما أضاءت ما حوله ذهب الله بنورهم کاتێکەوە ئەو کەسێکەوە ئاگرێکی داگیرسان ئاگرێکی گەورە ئیتر ئەو ئاگرە بووە مای ئەوەی کەوا دەوروبەری خۆی هەمووی لۆ ڕۆشن کردەوە ذهب الله بنورهم خوای گەورە سبحانه وتعالى نورەکەی لێ وەرگرتنەوە کەواتە وەکو زانان دەفەرموو نافەرمی ذهب الله بنارهم بەڵکو ذهب الله بنورهم ئاگر بە تایبەتی لۆ شەوان هەم ڕۆشناییە هەم گەرماتیە خوای گەورە سوبحانە وتعالە تەنها ڕۆشناییەکەی لێ وەرگرتنەوە کەواتە ئەوەی کەوا پێی بەرچاو ڕۆشن دەبن لێیانی وەرگرتەوە کە نورەکەیە ئەوەی کەوا پێی دەسووتێن تەنها ئەوەی پێهێشتنەوە سبحان الله ذهب الله بنورهم وتركهم في ظلمات لا يبصرون وازی لێ هینان لە تاریکاییەک لە چەندین تاریکایی وازی لێ هینان کەوا بە هیچ شێوەیەک چاویان نابینی ئیتر لێرەدا ئەو نمونەیە بەڕاستی چەندی وردەکاری تێدا یەکەم کاتێکەوە وەکوتمان بەخۆیان داوایان کردبوو یاخود بەخۆی هەڵی جرساند بوو کاتە لە ئەوەلیدا بەخۆی طالبی ئەو حەقە بووە بەڵام کاتێکەوە ئەو حەقەش هات ئەو ڕووناچیە چاردەوری هەمووی ڕوونا کردەوە ئەوجا خوای گەورە ذهب الله بنورهم لۆ ذهب الله بنورهم لەبەر ئەوەی ئەوان بەخۆیان نانویست وەکو لە ئاەتەکانی پێشترێ خوای گەورە بۆمانە ڕوون کردەوە چونکە سنەتی خوای گەورە وایە سنەتی خوای گەورە وایە ئەوەی ڕێگای هیدایەت بگریتەوە طالبی حەق بی و طالبی هیدایەت بی والذین جاهدوا فینا لنهدینهم سبلنا بەخۆی طالبی خوای گەورە سنەتی وایە خوای گەورە هیدایەتی دا بەڵام فلما زاغوا أزاغ الله قلوبهم کاتێکەوان لایەندا خوای گەورە سبحانه وتعالى بڕیاری ئەوەی دا کەوا دڵەکانیان لا بدا لەسەرەوە ئیتر فلما أضاءت ما حوله وەکو زانایان دەفەرمون ئەو ئاگرە و ئەو ڕۆشنایە دەوروبەری لۆ ڕوونا کردەوە واتە بە تەواوەتی هەموو حەقایقەکانی بینی ڕێگای دنیا و قیامەتی لۆ ڕۆشن کردەوە ئەو جا لەگەڵەوەش رغب عنه سبحان الله پشتی تێکرد و نەیویست لە نەتیجەدا خوای گەورە لێی وەرگرتەوە وهروها فلما أضاءت ما حوله سبحان الله لە بۆ خۆی ڕووناچی نەبوو بەڵام لە بۆ دەوروبەری ڕووناچی بوو سبحان الله کەسی منافقیش وایە ئەو حەقەی کە پێیتی کە ظاهرەن ئیسلامەتیەکەی ئەعلان کردیە لە بۆ چار دەوروبەری خۆی باشە بەڵام بەخۆی سوودی لێ وەرناگیر خوا پەناماندا کەسی مسلمانی ڕاستەقینە ئەسڵەن مەبەستی ئەوەی خۆی نەجاتدا لە عەزابی دنیا و قیامەت ئەوجا خەڵکیش بە هەمان شێوە و ئەوجا ڕێگای سەعادەت و بەختەوەری لۆ خۆی و لۆ چار دەوروبەری خۆی دابین بکە لەبەرەوەی
وكو خوايقو لسورة العصر دا فرمي والعصر إن الإنسان لفي خسر إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر. دو صفتي يكم كوا أواني كوا لخسارة مدينة ذاتي أنبوا دو صفتي يكم لبو تكميل خويتي إيمان وعمل صالح أو دو صفتكيد كسيام وتسارم يعني لبو تكميل غير خويتي وتواصوا بالحق وتواصوا بالصبر. بلام كسي منافق بخوي سبحان الله سود لو نور ورناقري أضاءت ما حوله سبحان الله صار دوري رونا كرده وبلام بخوي سبحان الله لا أصله وري نقرتبو بخوي وري نقرتبو لويا لنتيجة دا هموي لدزدا فلما أضاءت ما حوله ذهب الله بنورهم وكو لتفسير التحوير بابرين أو إمام عاشور تحرير التنوير ذا باسي دكاتن ضلتن كاتكوا لزمان عربي كشتيك ددريت بالخواي جور سبحانه وتعالى بوما بستيكوا هيج سبب شيء ظاهري ديارنيا أو أجري أوانش كخواي جور دفرمي ذهب الله بنورهم لبر أوي ظاهرا هيز آويك نبو بيدا كريتا وكو بسبب أو آوي أو أجري أوان بكجيتوا وهيز بايتشي بهيزيش نها تاوكو كأجري كان بكجيتوا نه بهيز سبب شيء ظاهر نبي يكسر خواي جور سبحانه وتعالى ببي سبب برديوا كواتا أوشتاني كوكو أو ضلتن لزمان على ذريته بال خواي جور سبحانه وتعالى وتهيز سبب شيء ظاهري نبو هيز سبب شيء ظاهر فعلا كسي منافقش ظاهرا مسلمانا بەڵام خوای گەورە ئاگادار بە ناو دڵ و دەرونیان لێ خوای گەورە ئەو ئاگرا و ئەو ڕووناچیان لێ وەردەگریتەوە سبحانه وتعالى بەرەوانە مستاهل و مستحق نین وتركهم في ظلمات لا يبصرون لەناو تاریکاییەکاندا خوای گەورە وازیان لێ دەینی کەوا چاویان نەبینی ئەو جا وەکو دەفەرمی صم بكم عمي فهم لا يرجعون ئیتر ئەوانە کەسانێکن صم بكم عمي كرن برامبر بحق بو كاري كوا كرديان كوا لسر هدايات بون غوريانه وبا قمراي ياخذ هدايات لبردستيان بو غوريانه وبا قمراي وكو مثال شان كربوهات لبروي اوان حق نابستن وهلها حق بسر زمانيان دانا حق نابينا فهم لا يرجعون كسك كربيك لالبي كوربي بس تقريتوا نا قريتوا فهم لا يرجعون وكو كسك لو تاريكايه لو تاریکایی شودا او ئاگرەی لەبۆ هەڵگیرسا هەموو چار دەور بەری ڕووناکرد کە بەخۆی نەیویست ئیتر خوای گەورەش لێی وەرگرتەوە ئیتر ئەو کەسە لەو تاریکاییەدا ئەسڵەن ئەگەر کەسێک بانجیشی بکە تاوەکو بگەڕێتەوە کەڕە جێی لێ نییە بەخۆشی حەقی ئەگەر پێش بی بەسە زمانی دانایێ هاوار بکە کەسێک بەهانای بێ و هەروەها کۆرەشە چاوی نابینی ئەو جارە نوریش هەبی هەر نایبینی بەخۆی کۆرەیە كواتن النتيجة فهم لا يرجعون يتنا قرينهم مرة جاء إمام طبر رحمة خوي لبي أو مثال أو هاليك داتوا تفرمي أو خوي جو النمونة دين تول بوكسانش منافق بوي كوالا دنيا دا بو إيمان إسلامتي كوا إظهاريان كرد كوا قلتيان آمنا بالله إيمانيان بخواي جوره إيمانيان بالرجدواي خوان لصفي مسلمانان نشان دا برام الحق جدا كوا ضليان بربو لكفر تفرمي إتر أو إيمان إسلامي كوا أوان بدياريان يخص لدنيا دا وكو أو آقري كوا وكو خواي قوري وصفي دكاتن أضاءت ما حوله صار دوري يعني رونا كردبو لجيرسايي أو إسلامة إيماني كوا أوان إظهاريان كرد بدياريان يخص لجيرسايي حسابنا ولا دنيا أقرتي لضلوش كافر بونو خواي قوري جزاين كافرن إتر أحكام مسلمانان على سرجي بزيدك وكل أو كباس ما كان الله يستهزئ بهم إتر أحكام إسلامي وسرجي بزيدك أضاءت ما حوله بويكوا مالو بابرين سرو ماليانو وهروا عرضيان باريز راوبو بويكوا لنا مسلمانان دجين وهروها بوشوي إتر حسابون ولا جير أو إسلامتي ولا جير أو إعلاني كوا كردبيان كاتكوا كدمرن لقل مردنيان ذهب الله بنورهم لقيامتش دا اوان تصور دكان كاتكوا لسرتادا لقل ايمان داران حشريان دكري لقل ايمان داران حشريان دكري وايمان داران جل الروج قيامت نوريان بيدا بخشري يوم ترى المؤمنين والمؤمنات يسعى نورهم بين ايديهم وبايمانهم بشراكم اليوم جنات تجري من تحتها الأنهار خالدين فيها ذلك هو الفوز العظيم بل الله روج قيامته
ئەو نورە پێیان دەبەخشرێ لای ڕاستیان و لە بەردەمیان ئەوانیش لەگەڵ ئیمانداران پێیان دەبەخشێت بەڵام وەکو لە حەدیث و لە ئەقوالی سەحابە هاتیە خوایان لە ڕازی بیتن بۆی کەوە هەر کەسێک لە قیامەتدا نوری لە قەدەر ئیمانەکەی پێدەبەخشرێ ئیتر هەر کەسە و لە قەدەر ئیمانەکەی چەندی ئیمانی بەهێزتر بوو بیتن نوری زیاتر پێدەبەخشرێ بەڵام منافقەکانش لە سەرتا نوریان پێدەبەخشرێ بەڵام لە سەرەتا پێیان دەبەخشرێ ئەوجا پاشان ئەو نوریان لێ قەتع دەکرێ انطفأ نورهم نورەکەیان دەکوژێتەوە لێ وەکو لە سوورەتی الحەدیددا خوای گەورە لێوەندەری باس دەکات یومە یەقول المنافقون والمنافقات للذین آمنوا انظرونا نقتبس من نوركم دەڵێن کەسانش منافق لە ژن و لە پیاوان بە ئیمانداران دەڵێن چاوەڕێمان کەن تاوەکو لەو نورەنگۆ ئەمەش وەربگرین قیل ارجعوا وراءكم فالتمسوا نورا بگەڕێنەوە جێ یەکەم جێتان ئەو جا لە ساحی مەحشەر ئەو جێگای کە یەکەم جار نوریان پێبەخشرا یاخود بگەڕێنەوە دنیا لەوێن دەرێ فالتمسوا نورا فضرب بينهم بسور له باب باطنه فيه الرحمة وظاهره من قبله العذاب ئەو جا دیوارێک لە نێوانیان دروست دەکرێت لای ئیمانداران نورە ڕەحمەتە لای کەسانێکی بێباوەڕ و منافقیش عەزابە خوا پەنامان بدە ئیتر ئەوە نمونەی ئەوانە لەوێن دەرەیە وەکو ئیمام تەبەڕی دەڵێ ڕەحمەتی خوای لێبی لە قیامەتێ نورەکان لێ وەردەگیرێتەوە وتەڕەکەهم فی ظولمات لا یبصرون خوا پەنامان بدە کەواتە لە دنیادا لە ژێر سایه ئەو ئیسلامەتێک کەوانێ ئەلانیان کردبوو دەحەسێنەوە لە قیامەتێش هەروە دەسەوڕ دەکەن کەوا لە بۆیان دەڕوا سوێندێش دەخۆنەکو لە سوورەتی ئەلموجادیلە خوای گەورەمان باز دەکات بەڵام وا تێدەگەن بەو سوێند خواردنیان کو ئیماندارانیان هەڵخەڵەتان بوو دەتوان خوش هەڵخەڵەتێن وەالعیاذ بالله بەڵام خوای گەورە دەزانی ئەوان لە کاذبون درۆزنن ئیتر لە ناو تاریکاییەکانی ساحەی مەحشەر وازیان لێ دەهێنرێ هەتا بەرەو دەرک الأسفل لە ئاگری جەهەنەم دەبردرێن خوا پەنامان بدە وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين بسم الله الرحمن الرحيم لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله